ئەو گۆرانیا بەداواکاری کاک فاخیری و پێشکەشە بە خۆشەویستەکەی ئەو هەیان بە من دوو هەیوەی بێری هاوێری نەکەی بەجێمبەلێ هەیوەی بێری هاوێری نەکەی بەجێمبەلێ لەیگەڕێ بە دەستیان لێدام جووتە سێوەی سارسینات لەیگەڕێ بە دەستیان لێدام جووتە سێوەی سارسینات ئەی بۆ وات کردۆ ئەی بۆ وات کردۆ ئەی وای بێری ئەو لێری پەیمانی ڕاز نەبوو دڵدار لە دڵدا هێلت نازار پەیمانی ڕاز نەبوو دڵدار لە دڵدا هێلت نازار هەرکەس با دیتنی دیدار بێت خۆ دەبێ شاد و بەختار ئەی بۆ وات کردۆ ئەی بۆ وات کردۆ ئەی وای بێری و لێری بۆ بەجێ دڵیا و شارە بۆم و تۆیا فڕیادگارە بۆ بەجێ دڵیا و شارە بۆم و تۆیا فڕیادگارە شاری یەکەم خۆشەویستی کە لێ ژیای تێگایشتی ئەی بۆ وات کردۆ ئەی بۆ وات کردۆ ئەی وای بێری ئەو لێر ئەی وای بێری هاوێری نەکەی بەجێمبەلێ لەیگەڕێ بە دەستیان لێدا جووتە سێوەی سارسینات لەیگەڕێ بە دەستیان لێدا جووتە سێوەی سارسینات